We share friends and enemies. اتفاقي بشوفك غريب. لە کۆتاییدا کۆمپانیای ئاکتیڤیژن یاریێکی نوێی مۆدرن وارفێری بڵاو کردەوە. یاریێکی بڵاو کردەوە خاوەنی کامپین بێ واتە چیرۆکیە بێ. ئەو یاریەی کاڵ ئۆف دیوتی دەگەڕێتەوە بۆ کاتێکەوە کاڵ ئۆف دیوتی دەستی پێکرد. ئەویش چیرۆکێکی سەرنجڕاکێشی کامێرای کەسی یەکەم. هەواداران گەر کاڵ ئۆف دیوتیەکەی ساڵی 2007یان بیر بێ هاوشێوەی هەمان کاتە. بێگومان چیرۆکەکەی باسی ئێستای جیهان دەکا نەداهاتووە نەسەردەمی شەڕەشمشێرە باسی هێرشی تیرۆری بۆ سەر چەند وڵاتێک دەکات. بەتایبەتیش هێرشێکی تیرۆری بۆ سەر لەندەن. کاپتن پرایس سەرنجڕاکێشترین کارەکتەری ئەو چیرۆکەیە بە زمان و جوڵە سەربازی سەرنجڕاکێشەکەی بەردەوام وا لە گەیمەر دەکات لە پشت کردارەکانی بێت. Broken? I'm good. Echo 3-1 primary extraction failed. We're down on the roof. Understood. چیرۆکی یاریەکە باسی وڵاتێکی خەیاڵی دەکات بە ناوی ئێرگستان لە شەڕێکی ناوخۆیی گەورەیە. ئەو وڵاتە لەسەر شەڕی سووریا دروست کراوە بەڵام بە مەبەستی سیاسی ناوی سووریا و عێراق و تەنانەت کوردستانیش بەکار نایە بەڵام بە ناڕاستەوخۆ ئاماژە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. Tell them what you've done. We did not steal the gas. Who did? Someone very dangerous. لە ئەرگستان باسی خوشک و برایەک دەکا کچەکە کە ناوی فەرەحە ڕۆڵی سەرۆکی هێزێک دەجێڕێ. یارمەتی هێز ئەمریکیەکان دەدا شەڕ لە دژی هێزێکی بەرهەڵسکاری وڵاتەکەیان بکەن کە پێیان دەڵێن تیرۆریست. ئەو هێزە تیرۆریستیاش لەلایەن پلەدارێکی ڕووسیەوە پاڵپشتی دارایی و تەقەمەنی دەکرێت. فەرح کەسایەتێکی کاریزماتیکی هەیە. ئەو کارکتەرە خەیاڵیە لەسەر کچە کوردێکی شەڕوان دروست کراوە. هەرچەندە بە زمانی عەرەبی قسە دەکات بەڵام جلوبەرگ و شێوەی لەسەر کچە کوردێک دروست کراوە. فەرح چیرۆکێکی باگراوەندی زۆر سەرنجڕاکێش و دڵگرانی هەیە. لە منداڵیەوە لە ناو جەنگ گەورە بووە. بەردەوام وڵاتەکەی لە شەڕی ناوخۆیی بووە کە هێزی ڕووسی بە تێکدەری وڵاتەکەی خۆی دەزانێت. I will help you, brother. This way. Papa! I'm scared. تەنانەت لە چەند دیمەنێک هاوشێوەی کیمیا بارانکردنی هەڵەبجە و چەند شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نیشان دەدا چەکی کیمیایی لە وڵاتەکەی بەکاردەهێنرێت. خەڵکەکەی لەبەر چاوەکانی گیان لەدەست دەدەن. لە یاریەکە باسی شەڕێک دەکا دەستگای هەواڵگری بریتانی و ئەمریکی پاڵپشتی لە هێزێکی خۆماڵی ئۆرگستان دەکەن. سوپای ڕووسیش لە دژی ئەمان پاڵپشتی لە هێزێکی دیکە دەکەن. Don't worry. Harrison! تەنانەت لە ناوەڕاستی یاریەکە سەرکردەیەکی ئەمریکی دەیەوێت خیانەت لە هاوپەیمانەکەی خۆی بکە کە فەرەح و شەڕوانەکانیەتی. ئەو سەرکردەیە دەیەوێت خۆی لە شەڕە سەرەکیەکە بێنێتە دەرەوە. هاوشەوەی جێهێشتنی سوپای ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان. بەڵام لەو یاریە کاپتن پرایس هەیە هاوپەیمانەکانی بەجێ ناهێڵێ. کاپتن پرایس هاوپەیمانەکانی جێناهێڵێ و شەڕیان لەگەڵ دەکات. جگەلەوەی چیرۆکی یاریەکە زۆر لە ڕاستیەوە نزیکە چیرۆکێکی زۆر سیاسیشە. مەگەرچی جگە لە ناوی رووسیا ناوی هیچ وڵاتێک وەکو وڵاتێکی گەندەڵ و خراپ بەکار نایە. تەنانەت ناڵێ رووسیاش خراپە. تەنیا عەقیدێکی سەربازی رووسیا دەستی بە چەکی کیمیایی کەوتووە و بۆ داگیرکردنی وڵاتی ئێرگستان بەکاری دەهێنێت. ئەو چیرۆکە بۆ سەروی 18 ساڵانە. تەنانەت لە سەرەتای یاریەکە بە گەیمەر دەڵێ گەر تەمەرت لە خوار 18 ساڵانە تکایە ئەو چیرۆکە مەکە. تەنیا مۆدی ئۆنلاینەکە تاقیب کەرەوە. لە چیرۆکی یاریەکە خەڵکی بە چەکی کیمیایی دەمرن بە چەک و تەقەمەنی تۆپباران دەکرێن. یاریەکە شەرم ناکە لە شاردنەوەی هیچ خوێنێک و تونوتیژیەک تەنانەت دەگاتە و ڕادەی مردنی منداڵ و ئافرەت بەدەستی تیرۆریستان نیشان دەدا. وا لە گەیمەر دەکە بە ڕۆڵی منداڵێکی ژیاری بکە چەک بگرێتە دەست و تیرۆریستان بکوژێت. گەیمپڵی مۆدی چیرۆکی یاریەکە کاڵ ئۆف دیوتی کلاسیکە واتە بەو شێوەیە کەوا گەیمەرانی کاڵ ئۆف دیوتی لە سەرەتاوە عاشقی و یاریە ببوون.
تەواوی چیرۆکی یاریەکە لەوانەیە 5 بۆ 8 کاتژمێر بێت بە پێی شێوازی یاریکردنت 8 کاتژمێری زۆر نایاب دەبێت بەڵام نابێت لەبیر بکرێت چیرۆکەکەی زۆر توندە و پڕ خوێنە و تند و تیژە و زۆر سیاسیە ئاماژە بە دروستبوونی داعش دەدا هێرشی تیرۆریستان بۆ سەر سووریا و ڕۆژاوای کوردستان لە یەکێ لە ئەرکەکانی یاریەکە باسی قونسوڵخانەی ئەمریکا لە ئەرگستان دەکا هاوشەوەی ڕووداوەکەی قونسوڵخانەی ئەمریکایە لە ئێران لە 1979 دیمەنەکان دروست کراونەتەوە کاتێک خەڵکی داوا دەکەن تۆمەتبارێکیان ڕادەست بکەن دواتر دەستنە ناو قونسوڵخانەکە و ئەو ئەرکە ڕاستەخۆی ڕووداوی ڕاستەقینە وەرگیراوە هەرچەندە بە ناوێکی دیکە و لە شوێنێکی دیکە بە خەیاڵی کراوە Going for the hellfire on that building. Mark it with a beam. Fire in the hole. ئەرکێکی دیکەی یاریەکە لەسەر شەڕی بنغازی دروست کراوەتەوە هاوشێوەی فیلمی 13 کاتژمێر لە بنغازی دیمەن بە دیمەن هاوشێوەی ئەو فیلمە بەرەم هاتووە هەندێک لە ئەرکەکانی یاریەکە دەبێت لە نیوە شەو بە بەکارهێنانی چاویلگەی شەوانە ببڕی دەچیت بۆ پاکردنەوەی چەند خانوویەک لە تیرۆریست کە خۆیان لە نێو ژن و منداڵ حەشارداوە ئەنجامدانی ئەوەرکانە گەیمەر دەخاتە ناو بڕیاری توند بۆیەوەی هەندێک لەو ئافرەتانە تیرۆریستن و هەندێکیان بە بارمتە گیراون دەبێت بە وریاییەوە تەقە بکەی ئامانجەکانت بپێکی نابێت کەسی سڤیل بکەیتە قوربانی ئەوەش لێڤڵێکی زۆر بەرزی لە ڕاستی چوو بە یاریەکە دەدا لە کۆتایی Call of Duty Modern Warfare مۆدی چیرۆکەکەی واتە کامپینەکەی زۆر نایابە و بە وردی و نایابی بەرەماتوە یاریەکی ئاکشنی سەربازیە لەسەر هەندێک ڕووداوی ڕاستەقینەی مێژووی سەرچاوی وەرگرتووە و لە چیرۆک و وڵاتێکی خەیاڵی بە شێوەیەکی زۆر توند جێبەجێ کراوە